لەگەڵ ئەوەی بڕیار بوو لەم مانگەدا پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان 12 بۆ 15 ساعت بێت، بەڵام ئەو بەرنامەیە خۆی جێبەجێ نەکراوە و لە ئێستادا سەعاتەکانی کارەبای نیشتیمانی کەمترە لەوەی کە دیاری کراوە. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە، دەڵێن حکوومەت نەیتوانیوە پلانێکی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبایی هەبێت. لای خۆمان وەکو منتیقەی لای خەسخانەی شۆڕش 3 ڕۆژە کارەبامان نییە. کارەبایی نیشتیمانی 3 ڕۆژە نیمانە، مولدە تا ساعت 12 هەیە، ئەهلیەتوانین تا ساعت 12 بیا، حکومەت ناتوانێت وەکوان هەروەکوان بیا نائیلانج هەرکوان کارەبامان باتێ. ئەمجا کارەباکەشڵی ترافلایتە، ساعتێکەیە و 4 ساعت نییە، 10 دقەیە و 20 دقە نییە. مانای ئەم حکومەتە ئەگەر دەسەڵاتی نییە بەسەر کارەبایە وەزەی کارەبان بۆ چاکە ئومێدی چی لێ بکەیت؟ کارەبا کەمکەینەوانێ هەرچێک لە ئاستی خۆیوانێ لە ماڵەوە لە دوکانەکان ئەمە شتێکی باشە بەڕێی من. بەزەگەر هەیەک گوێ نێنێ بڵێن حکومەت خۆی چایجێکە و حکومەت وایە ئەوە شەر نابێ، خۆشمانە بێ هەنگاوێک بچینە پێشوانێ. بەس ئەرچی نیشتیمانی ئەوەیە کە حکومەت خۆی کۆتایی بەم وەزع بێنێ. لێپرساوی ڕاگەاندنی کارەبای سلێمانیش دەڵێت بەهۆی کێشەی تەکنیکی لە کۆمپانیای داناغاز و هەروە زۆربوونی خواستی هاوڵاتیان لەسەر کارەبا بۆتە هۆی ئەوەی سەعاتەکانی کارەبا کەم بێتەوە. بەتای مانگەڕامان گەیاندبوو وایە 13 بۆ 15 کاتژمێر کارەبا بدین بە هاوڵاتیان، بەڵام لە ئێستاە بەڕاستی بەهۆی هەندێک کێشی تەکنیکیەوە لە ویزگەی داناغاز نزیکی 10 بۆ 12 ساعت کارەبای نیشتیمانی هەیە کە بەڕاستی ئەوە فاکتەرێک بوو بۆ کەمبوونەوەی کارەبا لە ڕۆژانی نەورۆز و بەدواوە، و فاکتەری دووەمیش بەڕاستی نزمبوونەوەی پلەکانی گەرما بوو. بەڕاستی پێشبینیمان ناکرد بەو دەرەجێ پلەی گەرما نزم ببێتەوانێ و دیسانەوە خواست لەسەر کارەبا زیاد بکاتەوانێ، و تیمەکانی داناغاز سەرقاڵی چارەسەرکردنەوەی کێشەکان ڕەنگە لە 1-2 ڕۆژی داهاتووە ئەو کێشەی پەستانی غازە چارەسەر ببێت، و پلەکانی گەرماژی تر بەرەو بەرزبوونەوە ڕوا ڕەنگە تاوەکو مانگی 5-6 بتوانین ئینشاڵڵا کارەبای نیشتیمانی زیاتر بین بە هاوڵاتیان کە ئەرکی ئێمەشە، بەڵام ڕەنگە ئیتر لەو بەدواوە بەرنامەیەکی تر هەبێ. خراپی و کەمی کارەبای نیشتیمانی بە تایبەت لەم چەند ساڵی دواییدا بۆ تۆهەی بێزاری و نیگەرانی هاوڵاتیان و بەرپرسانی کارەباش هەرجارە و بیان و پاسایەک بۆ کەمی کارەبا دەهێنەوە. ئەمە لە کاتێکدایەکەوە هاوڵاتیان دەڵێن دەتوانرا سوود لە سەرچاوی تر بۆ بەرهەمهێنانی کارەبا وەربگیرێت، بەڵام تا ئێستا حکوومەت نەیتوانیوە پلانێکی وردی هەبێت بۆ کەرتی کارەبا و هاوڵاتیانیش داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان گرفتی کارەبا چارەسەر بکات.